بەڕێز دلاوەر ئاژگەی نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە یەکێتی ئەوروپا بەڕێز دلاوەر سڵاوتان لێبێت تۆم کاتتان باش. بەلای یەکێتی ئەوروپاوە کۆمەکردن و هاوکاری بۆ سووریا تا چەند پەیوەستە بەوەی دەبێت حکوومەتی نوێی سووریا دەسەڵاتی نوێی سووریا پابەندی یاسا و ڕێستان نێودەوڵەتیەکان بێت. ئەو کاتتان باش خۆی بابەتی بڵێن یەکێتی ئەوروپا و یارمەتیدانی سووریا دوو لایەن لە خۆی دەگرێت. هیچان لایەنی هاوکاری مرۆڤیە کە پێم وابێ ئەوە پەیوەندی بەوە نابێت کە حکوومەتی تازەی سووریا سوکەوتی چۆن دەبێت. ئەمە لە کاتی ڕژێمی پێشوو واتە ڕژێمی ئەسەدی یەکێتی ئەوروپا هەر بەردەوام بوو لە هاوکاریکردنی سووریەکان بە تایبەتی ئەوەی کە ئەو یارمەتیانی کە کۆکرا بوو لە وڵاتانی لە یەکێتی ئەوروپا زیاتر هاوکاریکردنی پەنابەرانی سووریا بوو لە وڵاتانی کە لێ نیشتەجێن لە وڵاتە دراوسەکانی سووریا و هەندێک هاوکاری مرۆڤی لە ناوخۆی سووریا و یەکێتی ئەوروپاش نەک ئەمریکا گەورەترین بڵێن یارمەتیدەری قەیرانی سووریا بووە بە زیاتر لە 353 ملیارد یورۆ لە ساڵی 2011 تاکو ئێستا. و بەڵام بابەتی دووەم پەیوەندی هەیە بە هاوکاریکردن و بنیاتنانەوەی سووریا بڵێن یارمەتی مرۆڤی نا یارمەتی ئابووری بۆ سووریا بەوەی سووریا بتوانێت لەسەر قاچی خۆی بۆستێتەوە ئابوووریەکەی بۆ پێش ساڵی 2011 بگەرێتەوە. بێگومان ئەمە مەرجدارە لە یەکێتی ئەوروپا و پرسێکی سیاسیە نەک مرۆڤی و پەیوەستە بەوەی کە هەڵسوکەوتی بڵێن حکوومەتی تازەی سووریا چۆن دەبێت لەسەر پرسی دموکراسی لەسەر مافی کەمینەکان کۆمەڵێک پرسی تری کە پێوەستە بابەتی دموکراسی و مافی مرۆڤ و ئەوانی کە بەلایەن یەکێتی ئەوروپاوە گرنگن بۆ ئەم بابەتە بەلایەنەوە گرنگە کە سووریا سیاستێکی دروست بگرێتە بەر. بۆ ئەمەش بڕیارە لە کۆتایی ئەم ساڵ کۆنفرانسێک بڵێن کۆبوونەوەکی گشتگیر لە سووریا لە دمشق ئەنجام بدرێت بە بەشداری یەکێتی ئەوروپا و کۆمەڵێک لە وڵاتی گرنگ کە کاریگەریان لە ناو سیاسەتی بڵێن ناوخۆی سووریا هەیە بە تایبەتی وڵاتانی دراوسە و یەکێتی ئەوروپا بۆ ئەوەی سووریا حکوومەتی تازەی سووریا بچێتە سەر ڕێرەوەشی دروست و بتوانن ئەوان هاوکاری بکەن بۆ ئەوەی ئابوووریەکەی جارێکی تر بکەوێتەوە سەرقاچی خۆی. بەڵێ بەڕێز دلاوەر بە تایبەت ئەم ئاڵۆزیانەی کۆتایی کە لە سووریا ڕوویدا ئەمە تا چەند تێبینی یەکێتی ئەوروپایی لەسەر بوو؟ یەکێتی ئەوروپا بە فەرمی بەیاننامەی دەرکرد و ئیدانەی کرد و نیگەرانی خۆی دەربڕی و ئەمە و ناشاردوو کە ئەمە کاریگەری دەبێت لە ئەگەر بەردەوام بێت و دووبارە بێتەوە کاریگەری دەبێت لە پەیوەندەکانی یەکێتی ئەوروپا و تێڕوانینی یەکێتی ئەوروپا لەگەڵ کاربەدەستانی نوێی سووریا و داوایان کرد کە ئەمە کۆنتترۆل بکرێەوە تکرار نەبێتەوە و دووبارە نەبێتەوە. بەڵێ مافی پێکاتەکان بەلای وڵاتانی ئەوروپا و زۆر گرنگە بۆ چونی یەکێتی ئەوروپا چیە لەسەرەوەی کە دەبێت حکوومەتی داهاتووی سووریا مافی سەرجەم پێکاتەکانی تێدا پارێزراو بێتەوە بە تایبەت کورد کە بەشداریان پێ نەکرا لە نووسینەوەی دەستوری نوێی سووریایە. بابەتی دەستوریەک لەو خاڵانەیە کە جێگای نیگەرانی لە ئێستا بۆ یەکێتی ئەوروپا نەکە لە بابەتی کەمینەکان بەڵکو کۆمەڵێک خاڵی ترەیە کە بەلایەنەوە لەگەڵ ئەوەی کە پێی دەگوترێت بەهاکانی دیموکراسی ناگونجێت. بەڵام یەکێتی ئەوروپا هەردەم جەخت لەسەر وڵاتێک لەسەوە دەکاتەوە کە دەبێت سووریا و تەنانەت لەسەر عێراقیش هەمان هەڵوێستی هەیە دەبێت سیاسەتشی بڵێن دابەشکردنی دەسەڵات بە شێوەیەکی دادپەروەرانە بێ و هەموو پێکاتەکان کە پێشتر مافیان نەبوو لە سووریا بەشدار بن چونکە یەکێتی ئەوروپا پێی وایە بەو شێوەیە نەبێت سەقامگیری بۆ سووریا ناگەڕێتەوە و بە تایبەتیش کە کورد لەوێ لایەنێکی زۆر گرنگ بووینە بە تایبەتی لە شەڕی دژی داعش و لە ئێستاژ کاریگەری زۆران هەیە لە گەڕانەوەی سەقامگیری بۆ سووریا بۆ ناوچەکە بۆیە تەرکیز لەسەوە دەکەن جەخت لەسەوە دەکەنەوە کە دەبێت کەمینەکان مافیان پارێزراو بێت و دەبێت ئەوەی کە پێ دەڵێن ئینکلوسیتی دەبێت هەموو لایەنەکان بەشدار بن لە بنیاتنانەوەی سووریا تەنیا ئەوە دەتوانێت سەقامگیری دووبارە بگەڕێنێتەوە بۆ سووریا ئەمە چون یەکێتی ئەوروپایە. بەڵێ سووریا زۆر جەخت لە سەر هەڵگرتنی سزا نێودەوڵەتیەکان ئەکاتەوە لە سەرخۆی ئێستا بۆ چونی یەکێتی ئەوروپا لەم بارەیەوە چووە؟ ئایا یەکێتی ئەوروپا بەپەلە یاخود بە خێرایی ئەم
سزایانە لەسەر سووریا هەڵەگرێت یان نەخێر چاوەڕێ کات بزانێت شێوازی حکومداری لە سووریا چۆنە بێت ئەجا سزاکان هەڵگرێت. بەڵێ بێگومان ئەمە لە لێدوانەکانی بەرپرسانی ئەوروپا زۆر دیارە وازعە ئاماژیان بەوە کردووە کە ئەوان پەلە ناکەن بەڵکو تەنانەت نەخشە ڕێگایدا دەڕێژن بۆی هەنگاو بە هەنگاو ئەو گەمارۆنایی کە لەسەر سووریان داناوە هەڵیگرن و ئەمەش پێگومان مەرجدار دەبێت بەوەی کە بزانن هەڵسوکەوتی حکوومەتی تازەی سووریا بە چه شێوازێک دەبێت ئەگەر بێت و لەگەڵ ئەو داخوازی و چاوەڕوانەکانی شێتی ئەوروپا بگونجێ وردە وردە ئەو گەمارۆنان لەسەر سووریا هەڵدەگیرێت بەڵام بە یەکجاری ئەمە ئەو کار ئەنجام نادرێت بەس بۆی بزانن تا چ ڕادەیەک سووریا دێتە پێش و ئامادەیە ئەو گۆڕانکارانی کە یەکێتی ئەوروپا پێی وایە دەبێت بکرێت لە ناو سووریادا بەتایبەتی لە ڕووی دیموکراسی و ئازادی و مافی مرۆڤ و مافی کەمینەکان پابەند دەبێت پێی. بەڵێ ئێوە وەکو نوێنەری حکومەتی هەرێمی کوردستان لە یەکێتی ئەوروپا دەتوانن چی بکەن یاخود لە ماوەی ڕابردوودا چیتان کردووە سەبارەت بە پرسی کورد لە سووریا و پشتگوێ نەخستنی کورد لە سووریا چیتان گەیاندووەتە ناوەندەکانی یەکێتی ئەوروپا؟ خۆی ئەوەی کە پێوەستە بە خێرانەکانی سووریا لە زۆربەی کۆبوونەوەکانی کە لە بروکسل بەستراون بە تایبەتی لەبەرەوەی هەرێمی کوردستان ژمارەیەکی زۆر لە پەنابەرانی سووریا لەخۆگرتووە و تەنانەت لە عێراقدا زۆرینەی هەرە زۆر دەتوانین بڵێن هەر هەموو ئەو پەنابەرانە سووریانە کە ڕویان لێ ڕاکردووە لە هەرێمی کوردستان بوون بۆیە هەرێمی کوردستان کاریگەری هەبووە لەو بوارەوە بانگێش کراوە لە کۆنفرانسە کۆبوونەوەکان و تەنانەت ئەو پرۆژانەی کە یەکێتی ئەوروپاش بۆ پەنابەرانی سووریا ئەنجامی داون لە عێراق هەمووی لە هەرێمی کوردستان بوونە لە ڕووی سیاسیش بە هەمان شێوە تەنانەت ئێمە بۆ کۆنفرانسی بۆ کۆبوونەوەی دووەم کە سبەینێ 18 مانگ لە بروکسل ئەنجام دەدرێ بانگێش کراوین بە فەرمی بە نوێنەرایەتی حکوومەتی کوردستان کە بەشدار بین لەو کۆبوونەوەیە بۆی بۆ چوونی خۆمان بخەینە ڕوو لەسەر دوا ڕۆژی سووریا و پێیان بڵێن کە بەج شێوەیەک دەکرێت هاوکاری سووریەکان بکرێت و تێڕوانین و ڕویای ئێمە چییە بۆ ئەوەی کە سووریایکی سەقامگیر و ئاشتی بگەڕێتەوە بۆ ناوچەکە بێگومان لەوێ ئێمە قسەی خۆمان دەکەین جگە لەوەش ئێمە لە زۆربەی دانیشتەکان ئاماژەمان بەوە کردووە حەزەکەم خاڵک بازووکە ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان تداخل ناکەین لە کاروباری سووریەکان خۆیان بڕیار دەدەن بەڵام ئێمەش وەکو وڵاتانی تر بەلامانەوە گرینگە کە مافی کەمینەکان بە تایبەتی بە نسبەت ئێمە مافی گەلی کوردستان لە کوردستانی سووریا پێشل نەکرێت و لە دەستوری تازە مافەکانیان بچەسپێت و بتوانن لە ئاپەڕەشی تازە لە ڕۆژی سووریا بەخۆیان هەڵدەنەوە و بتوانن بە ئاشتی و لەو وڵاتە بژین و مافەکانیان مسۆگەر بکرێت. ئێمە سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئێمەش لە چوارچێوەی کۆبوونەوەکانمان ئەم پەیامە دەگەینین. بەڵێ بەڕێز دلاوە ڕاژگەی نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە یەکێتی ئەوروپا لە بروکسل لەگەڵماندا بووی زۆر سپاس بۆیە.